نەبوونی پاڵەوانێتی یاریزانانی تیپی تایکواندۆی کچان یانی ئافرەتانی هەولێری نیگەران کردووە. ئەم تیپە ماوەی 5 ساڵە دروست کراوە. 50 کچە یاریزان ڕۆژانە لەناو ڕاهێنانێکی چێردان کە سێبەشیان خاوەن پشتێنی ڕەشن و بڕوانامەی باوەڕپێکراوی یەکێتی تایکواندۆی نێودەوڵەتیان هەیە، بەڵام ئەوەی بۆتە خەڵێکی گەورە بەڕێوە نەچوونی کێبڕکەی تایکواندۆیە لە باشووری کوردستان. زۆر بەداخەوە تاکو ئێستا هیچ پاڵەوانیەتێکی ناوەخۆ و دەرەوەمان بۆ نەکراتەوە. داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشتیمان بکە بۆ پاڵەوانێتی جیهانی، بۆ پاڵەوانێتی هەولێر، بۆ پاڵەوانێتی کوردستان. کچە تایکواندۆکارانی یانی ئافرەتانی هەولێر خاوەند و نازناوی پاڵەوانێتی یانەکانی عێراق و نازناوێکی پاڵەوانێتی کوردستانن. ڕاهێنەر و 4 کچە یاریزانیان لە ڕیزی هەڵبژاردەی تایکواندۆی عێراق یاری دەکەن. ئێستا کە لەو هۆلەی لەو قاعەیە کە دەبینن لەگەر چەند یاریزانی ئافرەت مەشق دەکەین، بەڵام بێ ئەوەی کە بتولەک مالۆکرێنە 2 ساڵە هەر یاریزان بە خۆی خەمی خۆی دەخواتن، هەر ڕاهێنە مەشق دەکاتن و تەمرین دەکاتن و هیچ هۆڕەی دانە بەزیە بەردەوامە لە مەشقکردنی ڕۆژانەی خۆی، بەڵام بەداخەوە کەس ئاوەڕمان لێ ناداتەوە. لێران ئێمە ئاسمان زۆر بەرزە، بەڵام هەموو کاتیانی دووبارە لێرە دەیکەین. هیچ پاڵەوانێتێکمان بۆ نەڕەخساوە بۆی بچین، هیچ سەفەراتێکمان بۆ دەروی وڵات بۆ نەڕەخساوە. بەڕاستی داوا دەکەم لە حکوومەتی هەرێمی کوردستان کە یارمەتیمان بدا و پروژێمان نەخات. یانەی ئافرەتانی هەولێر خاوەن زۆرترین کچە یاریزانی یاری تایکواندۆیە لەسەر ئاستی عێراق، بەڵام فەرامۆشکردنیان بۆتە هۆکاری دوورکەوتنەوەی پۆلێک یاریزانی ئازبەرزی تیپەکە. ماوەی 2 ساڵە تیپی تایکواندۆی کچانی یانی ئافرەتانی هەولێر لەناو ئەم هۆڵەدا نەچوونەتە دەرەوە. ئێستا ئەوان قەیرانی دارایی و گیرفانی بەتاڵیان لەبیر کردووە و خەونی گەورەیان بەڕێوەچوونی پاڵەوانێتیەکە. محەممەد کارێزی، ڕوودا، هەولێر.